منەلی وەدار خورماگانی و باخەکانی ناوبانگە و بوونی کوردایەتی ناوبانگە بولبولی شتێک فرە جوانە لە ناو ئەی شارەکە کاری بواری چالاکی مەدەنی وانە دەبێت دوور بێت لە بواری ڕۆژنامەنووسیەکە تاکو و تەداخل و تەسیراتێکی نەبێ. من ڕاژان ماجدم ناسراوم بە ڕاژان باجڵان ماوەی 7 ساڵە بێ لە بواری ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی کارەکەم 3 ساڵی دوایی لە تۆڕی میدیای 1964 شمە کرد ماوەی 2 هەفتە بێ دەستم لە کار کێشاوەتەوە ئەوش نەک بۆ هیچ هەدەفێکی شخصی بەڵکو لە کاتێک داهات کە بینیم شارەکەم خانەقین پێویستی بە ئەوەیە کە هەندێک دەنگی بێر و دەنگی ئازادی خواسیادە دەرکەوێت ئێمە ژمارەیەکین لە گەنجان ژمارەیەکین لە دەرچوانی ناو شاری خانەقین کە لە سربەزانکۆی گەرمیانە لەم کۆلێژانە تەخەڕوجمان کردووە بڕوان نامەکان لێرە هیچ اعترافی پێ ناکرێت نە لە کوردستانی خۆمان نە لە لایەن حکوومەتی عراقیەوە ئەم کێشەیەمان بۆ چارەسەر کراوە بۆیە من بینیم کاتی ئەوە هاتووە کە هەستم بە ڕێخستنی مانگرتن و خۆپیشاندان لە ناو شارەکە بەڵام پێشەوە وایە بزانم کە کاری بواری چالاکی مەدەنی وانە دەبێت دوور بێت لە بواری ڕۆژنامەنووسیەکە تاکو و تەداخل و تەسیراتێکی نەبێ بۆیە دەست لە کارکێشانەوەم ڕەنگە ببێتە هۆکاری ئەوەی کە بژێوی ژیانی خۆم یعنی لە ناو بەرم بۆ ئەوی داوای حەق بکەم بەڵام من ئەبینم ئەمە یەکێ بوو لە بڕیارە زۆر ڕاستەکان کە لە ژیانمدا دامە بۆ ئەوەی ئەو کاتێکە لە بوای ڕۆژنامەنووسی کارەکەم هەندێک مەرامی شخصی و ئەندیفاعاتوانە تەسیری لێ نەکات ماوەی نزیکەی 15 بۆ 16 ڕۆژ ئەچێت وازم لە کارەکە هێناوە و لەناو ئەو خێوەتەی پشتەوە کە ئەبینن ئەمێنینەوە خۆم و کۆمەڵێک لە هاوڕێیانین لە ناو شاری خانەقین بە ڕۆژ و شەو لێرە ئەبین بەیانیان لەبەر خۆرەکە لەگەڵ ئەو ئاسمانە پاکە ئەەکەینەوە و شەوانیشمان لێرە لەگەڵ دەنگی هەندێک گورگ و چەقەڵی ئەم ناوچەیە بە هیوای ئەوەی بتوانین بەردەوام بین لەم کارەوە بتوانین دەنگی شارەکە و دەنگی ئەو گەنجانە و دەنگی ئەم هەموو دەرچوانە بگەێنین بە لایەنی پەیوەندیدا من لێرە کارەکردم استیقالەدام تاوەڕە ناوی مظاهرە 15 ڕۆژە سەرڕای ئەوەی ئێستا کە دوورم لە بواری ڕۆژنامەنووسی و ئەوانە بەڵام ڕۆژنامەنووسی هەرمێنێتەوە شتێکی زۆر جوان و زۆر پیرۆز لە ژیانم ڕەنگە دوایی تەوابوونی ئەم مانگرتن و خۆپیشاندان و بەجێهێنانی داواکاریەکانمان دووبارە بگەڕێمەوە و بواری ڕۆژنامەنووسی بە تاکیدیشەوە ئەگەر بێمەوە هەرەگەڕێمە بۆ ئەو ماڵی کە ماوەی چەندین ساڵەتی ئایدا بوونە 1964 لەبەرەوە بەڕاستی من بینیم کە لەوێ کاری ڕۆژنامەنووسی بە هەموو خاڵەکانیەوە پەیڕەو ئەکرێ بە هیوایەوەی زووترین کات بتوانم بگەڕێمەوە ناو بواری خۆم ئەو بواری ڕۆژنامەنووسیە و بتوانم جارێکی تر لەڕێی ڕۆژنامەنووسی خزمەتی شارەکەم بکەم و هەروەها ئەو خەونانەی کە خۆم هەیە لەم بوارە بەدیام هێنم.